ژمارەیەک هاوڵاتی گوندی سۆتکا لە ناحیەی ئاغجەلەر لە بەرامبەر هەڕەشەکردن و دەست بەسراگرتنی زەویەکانیان لەلایەن دوو کەسی پلەداری سەربازی نیگەرانی دەردەبڕن و دەڵێن بە سەدان دووەنم گەرمیان لە گوندەکە دەرمانی پێوەکراوە وشک کراوە. سەرڕایبوونی فەرمانی گرتن بۆیان، بەڵام بەشێکیان تا ئێستا دەوترێت دەستگیر نەکراون. ئەوەی کە فەقیر بە هەموو کاتە زوڵمی لێکراوە بەرامبەرەکەمان هەمووی فەرماندەن دەسەڵاتدارن لەبەر ئەوە ڕێکەوتنیشان کردووە لە ناو خۆیانە بەبێ ئێمە کە کام شۆنە خراپە بیدەن بە ئێمە کام شۆنە چاکانی شەمی بۆ خۆیان کریانە بە ڤێلاوباخ و بە زەرعات بە گەنم ئێمەش بۆ ڕێکەوتنە ڕازی نەبووینە لەبەر ئەوە هەستاون بە وشکردنی حوتەن گەنم کە ئێمە بە کرێکاری ئەوەمان پێیا کردووە وەکو ئەوان مەسەلەن نەماتوانی قوربان بڕیاری داگا ئەوەیە ناڵێمە ئامر قەبزی بۆ دەرکردوونە بەڵام ئەوەی کەوا تاوانباری سەرەکیە خۆی بەدەستەوە نەداوە لە کامێرا دەرچوونە و ئەو مەچینەی کەوا تاوانەکەی پێکراوە لە ماڵی ئەو فەرماندەیە پۆلیس خۆی دەریهێناوە. ئەم هەوڵاتیانە دەڵێن تاپۆی کشتتوکاڵیان هەیە و زەویەکانی خۆیانن، بەڵام لەلایەن چەند کەسێکەوە کە دەسەڵاتی حیزبی بەکاردێن خەریکە زەویەکانیان داگیر دەکەن، جگەلەوەش دەڵێن هەڕەشەی کوشتنیشان لێ دەکرێت. طبعا ئەوان نیەتیانەوەیە لەبەرەوەیان بەهێزن دەوڵەمەندن و مەسوولن چەکدارن ئێمە بێچەکەین بێدەسەڵاتین و کەمیشین ئەوان زۆرن ئەوان ئەیانوێت درێژە بەم کێشەیە بدەن بۆی کۆڵ بە ئێمە بدەن بەڕاستی ئێمە خۆمان بە حەق زانین لەبەرەوەی حەق دایمەن ئینشەڵا سەرکەوتووە و دەسەڵاتی خوای گەورە لەسەر و دەسەڵاتی ئەوانەوەیە بۆیە دەسەڵەی کوردی هێڵێ بەڕاستی ئەم کێشەیە زۆر درێژەی کێشاوە زۆر خەریکە قوڵ ئەبێتەوە ئەڵێ جام کە پڕ بوو لێ ئەرشێ بەڵام ئێستا جامەکەەوە پڕ لەسەر لێوێتی خەریکە پڕ ئەبێ بۆیە داوا لە دەسەڵات ئەەکەم وەڵای پیلانی کوشتنیان داناوە جێبەجێ ینی بەس جێبەجێ نەکراوە بە بەڵگە لە لامانە پیلانی کوشتن هەڕەشەی کوشتن ئەمانەیە لە ئێمە کرد لە کوڕەکانم یەک بەیەک بێنەوە گوندەکە مێشکان ینی یەک بێک ئەنم بە تەپڵی سەریانەوە شایەتمان هەیە وەلی حالێ لە محکمەیە ئەوە. گوندی سۆتکا سەر بە ناحیەی ئاغجەلەر سەر بە قەزای چەمچەماڵە و کەوتۆتە خۆر ئاوای سلێمانیەوە. زۆربەی دانیشتوانی گوندەکانی ئەم سنوورە بە کشتتوکاڵ و ئاژەڵداریەوە سەرقاڵن. دانیشتوانی ئەم گوندە ئەوەیە دادگا مافیان بۆ وەربگرێتەوە و تا کار لە کار نەترازاوە ئەوانەی فەرمانی دەستگیرکردنیان هەیە لێ پێچینویان لەگەڵدا بکرێت. ڕامێر عوسمان کەناڵی پێیام سلێمانی.